سڵاو بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز فەرماندە لیوا سیروان بارزانی لە ئەڵقەی دووەمی ئەم بەرنامەیەماندا. جەنابی لیوا بەخێر بێت. زۆر سپاس بەخێر بێنەوە. سپاس دەکەم. حەز دەکەم لە سەرەتای ئەڵقەکەەوە بە شەنگال دەست پێ بکەم. شەنگال خەریکم بڵێم زامێکی ئەوە نەقوڵە لەوانە لە مێژووە مەگەر هەڵە بجەوەک ئەو یا ئەنفالی بارزانیەکان ئەو زامە قوڵە بێ. بەڕێزت لەو کاتا ئاگادار بوویت بۆچی شەنگال وا بە ئاسانی گیرە؟ ئایا پێشمەرگەی لێ نەبوو، پێشمەرگە ئامادەیی نەبوو، یاخود قووەتی داعش وای کرد؟ شنگار خۆی ئەگەر بینە سەر خەریتەی گەورەی کوردستان لەگەڵ ڕۆژئاوە پارچەیەکە لە کوردستانی گەورە، بەڵام کە دەینە سەر کوردستانی خۆمان ئەو هەرێمە ئێمە لێی تقریبا لە خاڵەکانی پێشمەرگەوە 80 کیلومتر دوور عرب و تورکمانیش عرب و تورکمانی تەلعفەر و بەڵێ و کە قاعیدە و دەولە ئیسلامی زۆر بەهێز بوون لەوێ، یعنی تەنانەت پێش ئەو شەڕانەش پێش ئەوەی داعش کە بڵێن مووسڵ داگیر بکە و بیگرێ چەند شەهید و بریندارمانداوە تەنانەت لەو هێزە بچووکانەی کە لە بڵێن لە لەق و ناوچە و بڵێن ئێوە هێزتان هەبوو لەوێ یا هەر لەق و ناوچە بوو؟ هێز نەبوو تەبعاً لەژێر کۆنتڕۆلی عێراق بوو. پێشمەرگەی لێ پێشمەرگە نەخێر ئەو بڵێن ئاگەیەکەتیە مەڵبەند و یا بڵێ هەر ئەوە ینی 20 کەسێک 30 کەسێک ئەگەر شتێکی وا بوو بێتن تەبێ بۆی نەبووە. تەنانەت ئەو کات زۆر جا مناقشە لەسەر ئەو بوو کە گەر بکرێ هەندێک بازگەی هاوبەشیش هەبێ کێشەی لەسەر بوو قبولیان ناکرد لەو شوێنانە. بەڵام دوای ڕووخانی مووسڵ کە دەڵێ بە خێرایی گیرا بە خێرایی هەم بۆ 24 کاتژمێر سولسی عێراق گیرا 6 فەرقەی عێراقی انهیاری کرد و کەوتە دەستیان لە زەمنیەوەشەوە تەبێ بەڵاوبوونەوەی هێزی داعشیش بەو زۆریە و بەو دەشتا ینی ئەوەش بڵێن ئەوەندە هێزەی نەبوو کە هەموو شوێنەکان بە هێزێکی زۆرەوە بچێ. بەڵام کاتە سەر شنگار تەبی هەندێک هێز چوون ڕاستە هەندێک هێزی پێشمەرگە مەحاولەیان کرد چن بەڵام بۆ کوێچی یعنی تۆ ئەچی بۆ بیابانێک کیلومتر شارۆچکەیە کە مەسەرەن شارۆچکەیەکی بچووک شنگال لە بن چیاکە بەڵام ئەو هەموو دێهات و مجەمع و گوندی کوردنشینی ئێزیدیەکان 1 و 2 3 و 4 نییە تۆ ئەو خەڵکی ئینتیحاری و بە و مدەڕع و بە و ئەمە چۆن هێزێکی کەم چوو بوو بەڵام ئەوە نەبوو جەبهەیەکیان دانەبیا بۆ کوێ بچن ینی لە 100 کەسێک مەسەلەن بەڵێ هەر ئەوە ینی 150 لە مەسافەیەکی 400 کیلومتری بیابانێک کە 100 گوندی لێە ئەنی ئەوە نەبوو بڵێ هێزێکی لێ و شەڕ نەکردووە شەڕ بکەی شەڕ لەکوێیەکەی تو ئەسنان پشتت گیرەوە ئەو بەرت گیرەوە نازانی لەکوێی ینی ئامادەکاری نەبوو بڵێ بۆ شەڕێک بچنن چوون بۆ ئەوەی محاولە بکەن تەختی دابنین لەکوێ نەبن شوێنەکە لەوە دەرچوو کەس نەما بوو بەو هێزە زلەی بەخۆی بە عەقلیەتی خۆی جیهادی کە هاتووە ئەڵێ ئەمە غەیری ئەهلی کتابە و فلانە و سەبایە و هێرشەکەی کردە سەرێ تەبێ تەحفیزێکی زیاتر بوو بۆ ئەوان هەرچی چەکداری ئەوێ و سووریا و هاتن بۆ ئەوەی کچوو ئافرەتەکان ببن بەداخەڵ. داعش کە مووسڵی داگیر کرد دەستکاری مەسیحی نەکرد نەسەبایا و نەگرتن وەکو ئاهلی کتاب حسابیان کردن بەس وا دیارە یەزیدیەکانیان وەک کافر حساب کردووە بڵێ وەکو بێدین و کافر و ئەهلی کتاب نین بۆیە بۆ خۆیان حەلالیان کردو بە گوێرەی شەڕە ئینجامە تەبێ تەحفیزێکی ترە بۆ ئەو چەکدارانەی چ بیانی و چ عێراقی کە لەگەڵیان بوون بۆیە تەرکیزەکان خستە سەر ئەو شوێنانە خستە سەر ئەو شوێنانە و هیچ مەجالێک نەبوو تەنانەت ینی ئەو پێشمەرگانەی کە لەوێژ بوون کە حێراست و هینی لەق و ماڵبەند و شتەکانیش بوون ینی شەهید بوون. بەڵام خۆ وەکو بڵێن سیاست وەکو هەرێم وەکو کوردستان خۆ لە پایتەخت گرنگتر نەبووە ئەو کاکە گەیشتە 20 کیلومتری هەولێر 25 کیلومتری هەولێر خۆ تۆ ئەگەر پێشمەرگەت نەبێ هێزت نەبێ ئۆتۆمبیل و چەک و ئامادەکاریت نەبێ بەدەستی خۆت نەبووە هێزێکی کە 6 فەرقەی عێراقی لێ بووە بە چەک 1 فەرقەی عێراقی ئەو کات بەقەت هەموو وەزارەتی پێشمەرگە چەکی تازە و ترۆمبیلی گولەنە بڕ و دۆشکە و سیلاحی تازەی هەبووە بەقەت هەموو وەزارەتی پێشمەرگە 1 فەرقە کە 6 فەرقە 30 میلیارد دلار ئەمریکا سەرفی کرد. عێراق لە کاتی بەڕێز مالکیا 31 میلیارد دلار لەو جەیشە 61 میلیارد دلار لێ خەرجکرا 61 میلیارد دلار بژگە لە ڕاهێنانی هاوپەیمانان کە هیچی نەبوو بۆ پێشمەرگە هیچ نەچەک و 61 میلیارد بە 24 ساعت هەمووی ڕۆیشت چۆن ئەتوانی لێرە و بچی لە عمقی 80 کیلومتر مەسافەی 300 کیلومتر
ئاسانیە بەڕاست. باشە جەنابی فەرمانده ئەم پرسیارە لێرە زۆر کەسێکە ئەمریکا تەنیا کورد بە پشتیوانی خۆی ئەزانێت نەک هەر لە عێراق لە ناوچەکەشە ئەی بۆ یارمەتی پێش یعنی مەسەن تدریبی بە جێشی عێراقیەگەر کە ئیزانی هەموو تایفین ئەی بۆ پێشمەرگی ئیهمال کرد بۆ یانی بۆ آخر ئەو کات بڵێن تایفی نەبوو یعنی بدایەت ڕاستە بە ڕسمی و لە دەستورە ناتوە بەڵام ئیتیفاقەکە وا بوو 150 جێشی عێراقی شیعەیە 25 لە سەتی کوردە 25 لە سەتی سونەیە تەنانەت بە گوێرەی دەستوریش بە گوێرە ئیتیفاقیش یەک قائد فەرقە نابێت دامەزرێ بە سەرۆک وەزیرانیش ناتوانێت دامەزرێنێکە فەرماندەی گشتی هێزی شەکدارانە ئەبێ پەرلەمان دەنگی لەسەر بدە تەنانەت نە ئەویان جێبەجێ کرد نە یەک قائد فەرقە دامەزراوە بە قسەی پەرلەمان جێبەجێ نەکرا پرسیارەکە ئەمەیە تا 2014 لە سەتا یەکی جێیشی عێراقی کوردنەوە یەکە یا دووە باشە ئەمریکا هەست بەمە ناکە یعنی یا لە سودنە نەبووە نەخۆی ینی ئەو ئەمریکا بڵێن ئەیویست عێراقی نوێ عێراقێکە گوێرەی دەستور کە کورد بە حەزی خۆی لە دوای 2023 بڕیاریدا بگەڕێتەوە چونکە ینی هەموو جار ئەیان گوت ئێمە کە شەڕەکەین بشار بۆ ئازادی و دیموکراسیە دەکەین ئێمە دژی ئەوە نین کە کێ حاکم بووە عێراق لەبەر ئەوەی کە سونەیان شیعەیە کورد کێشەی لەگە شیع و سنە نییە ئێمە هەموو عالەمە زانێک کاتیکە شیع پێویستی بە کورد بووە و کاتی معارزە بوون هەموو لە لێرە بوون هەموو هاوکاری پێشمەرگە بوون بە ئەوێت تەنانەت کە عێراقیش ڕۆخا لە 91ەوە زۆربەی زۆری سنە بوون جێیش زیاتر لە 100,000 جێیش کەوتە ئەسیر بردە بەدەستی ئەمەی پێشمەرگەی کێکشیان نەکوژرا بڕیاردرا لە قیادەی جەبهەی کوردستانی ئەو کات کە تۆڵەستانەوە نییە کە زۆربەیان سنە بوون لە 2023 کە سنەکان محتاج بوون عێراق نەیان هێش گەنجەکانی ڕۆمادی فەلوجە بچن بۆ ئەوێ گوتی سیقەمان بێ ئێوە نییە داعشن کوردستان سنوورەکانی کردەوە ملیۆنە 800,000 کەسی وەرگرت لێرە ئێمە کێشەمان نییە لەگەڵەوەن کێشەمان ئەوەیە کە دەستورێکی نوێ سیستەمێکی دیموکراسی قیادەکانی ئێمە پێکەوە چوونە بەغا گوتیان لەسەر ئەم دەستورەتەوە ڕازین مادەی 140 تێدا جێیشی عێراقی وا ئەبێ ئەمریکاش لەسەر ئەو ئەساسە کە عێراقێکی گرتووی فدرال جێبەجێ بکە بەڵام هیچی جێبەجێ نەکرا لە زۆر باشە بابێنەوە سەر مەسەلەی شەنگال خۆم وەک ئەوەی متابعەم کردووە داعش پێشگرتنی شنگال بڕیاریان داوە لەسەر بەکانیزەکردنیان تەنانەت جۆرێک خلاف هەبوو لە بینی ئەبوبەکری بەغدادی و ئەوەی تورکمانیەکەی دوای خۆی کە بوو بە خەلیفی داعش کە ئەو ڕازی نەبووە بە بەکانیزەکبردنیان شتێک لەو بارەوە ئایا ئەم خەبەرە نەئەگەیشت بە پێشمەرگە بە حکوومەتی هێرێن بە ئیستیخباراتی عێراقی یعنی ئاگادار لە شتێکی وان نەبوون کە ئەمانە بەتمان ئاوا بکەن ئەو معلوماتم نەبیستەوە بەڵام خۆ وازەح بوو بەڵام لە دەستهڵاتی پێشمەرگە نەبووە وای یعنی نە ناوچەی پێشمەرگە بووە نە پێشمەرگە بۆ هەیە نە پێشمەرگەش وەکو باسم کردخۆ ئەمە نمونونەکەی ئێرە هەولێر کە ئێرە هاتون ئێرەیان گر بەرەو هەولێر پێشمەرگە نە ئەو ڕاهێنانەی نەبووە لێرەش نەبووە نە ڕاهێنانی هەبووە نە و ئیمکانیەتی هەبووە پێشمەرگە و عسکەری ئیمکانیەتی پێویستە هیچی نەبووە تا لە شوێنێک دەستهڵاتی نەبی ئەگەنە خۆ دەولەی ئیسلامی کە بەخۆیانە گوت دەنانەت جەنابی سەرۆک کە مەسجی ناردووە بۆ بەڕێز مالکیە و کاتە ئەڵێکا کە علاقەت پێرە نەبێ ئێرە تەمینە ئێکە قەوما تەمین نەبوو تەمینی چی بەڵعکس ئێمە سنوورمان لەگەڵ بەغا نەما کوردستان ئێمە تا ئامرلیش نەگیرایەوە 3 مانگ کوردستان لەگە پێشمەرگە کە هاتیینە سنوورەکان وردەوەردە دەستمان پێکرد و شوێنەکان ئازادکەن و جەبهەکەمان دانا دوای ئەوە بە 3 مانگیش هیچ خەتێکمان نەبوو لە بینی کەرکک و بەغا تا ئەمرلیش ئازاد نەکرا ئەو خانەقین تا شنگار هەمووی داعش دراوسەمان بووە بە قسەیەکێ لەسەر شاخی شنگال کە زۆربەی یەزیدیەکان پەنایان برد بووە لەو کاتەیە پاکەکە دەرئەکەوێ وەک هێزێکی با بڵم ڕزگارکار یا فریاد ڕستی ئەوان ئەمە ڕاستە یا جۆرێکە لە پاڵەوان بازی نازانم ناوێ بنێوچی وڵای خۆ هەر لایەنێک و ئایدۆلۆژیاک و پارتێک بە خۆی محاولەکە قسە بکە و یعنی شعبیت بە خۆی زیاد بکە بەڵام ئەگەر وایە و ڕزگارکەرە و ئازادکەرە و ئەی شنگار بووە لەکوێ بوو پەکەکە مەسەلا لەکوێ بوو کە چوو بۆ شاخەکە ئەوان لە ڕۆژەوە نزیک بوون مەجموعەیەکیان هاتون چوونە شاخەکە ڕاستە کە ئێستاش لەوێ ماون و عێراقیش ڕازینە لە سنووری سووریەوە بەڵێ کە ڕۆشتن و ئیترەوەن دەستیان کرد بە ڕێکلام و ئەو نەهامەتیە بەسەریان هاتووە خۆ چەند فەرمانیان بەسەر هاتووە ئێزیدیەکان
کە لەوێ بوون و گەیشتنەوە ئێمە فریاد ڕاستین و ئێمە هاوکاریتان دەکەین و بەڕێک لام و بە و خۆی تاان میدیاکی بەهێزیان هەیە بە حساب چکە تا ئێستاش ئەوان خۆیان بە شۆڕژگەر ئەزانن و عردیان بەدەست نییە و مەسئولیەتیان لەسەر نییە و بەو دیعاتۆرێک لا مشتانەکە کردیان بەڵام شتێکیان لە بیر چووە خۆ ئەوان هەموو هەرچی برایزیدیەکانمانن هەر هەمویان پێکەوە ئەزانن خۆیان ئەڵێن 71 فەرمانمان لەسەر هەستاوە بەڵام کێ دیفاعیان لێ کردو ئەو هەموو مێژوەی کە بە دەیان ساڵ بە 100 ساڵە تەنها ئەم جارە بووە کە بڵێن وەکو دیانەتیش ڕاستە کوردی ڕەسەنن و کەموجار جەنابی سەرۆک بارزانیش فەرموویەتی کە کوردی ڕەسەنن بەڵام وەکو دیانەت بڵێن وەکو دیانەتی یزدی یەکەم جارە کە گەورەیەک فەرماندەیەک بڵێن قائیدێکی کوردی مسلمان تۆڵەیان بکاتەوە و دیفاعیان لێ بکە و شوێنەکانیش و وعدیشیان پێ بدە بەوەندە ڕۆژە و ئەبێ مەحاولە بکە بێت تۆڵەشتن بستین ئێستا مەسەر مەسەلەی گرتنەوەی یاخۆ ڕزگارکردنی شەنگەڵ بەس پێش ئەوش ئەم پرسیارە با بکەم لەوانەیە زۆر دیوەکەی سیاسی و ئەمنی بێت بەڵام بەڕێزیشت هەر لە هەمان کە هەیت پرۆسی ڕزگارکردنی یەزیدیەکان بەگشتی زۆر خاو بەڕێواچێت تاکو ئێستاش ماوە ئایا هۆی ئەوەیە کە دیار نین یا خۆ داعش ئێستا دەسەڵاتێکی نەماوە لە کوێنیانی خۆی هەرزوو لژنەیەک دامەزرا ئەو کاک نیچیروان ڕاستە و خۆ سەرپەرستی لژنەکەیە کرد و پارەیەکی زۆریشان دانەوە ئەگام لێ بوو کە ئەوانە تەنانەت بە پارەش بێن بجگەلەوەی کە بڵێن بە معلوماتی هەواڵگەری و بیان دۆزینەوە یان لە شوێنەکەن بچن ئازادیان بکەن بە پارەش وەکو کڕینەوەش بیانکردنەوە ئەگەر خەڵکانێک هەیە بە پارە لە سووریا کە زۆربەی هەر زۆریان چوون بوو سووریا ئانش ئەوەی کە ئازاد کراون و کە ماوە لە ژیاندان زۆریان تاوان زیاتر لە نیوەیان گەڕاونەتەوە تا ئێستا جەنابی فەرماندە ڕۆژی 2014 داعش شنگالی وێران کرد نەک داگیری کرد جەنابی سەرۆک لەسەر چیایی شنگالەوە وابزانم هەر لە 2014 بەڵێنی پێدان کە شنگال ڕزگارەکە ئەوەی کە بەسەر شنگار هات ڕاستە بە هەموو کوردستان بینیمان چۆن بوو لە شوێنەکانی تر بەڵام ئەوەی لە شنگار کرا تەسیرێکی یەکجار زۆری لە جەنابی سەرۆک کرد بەڕاستی یعنی یەکجار زۆر هەر ئەوەش بوو کە بڕیاریدا خودی جەنابیان ڕاستە و خۆ سەرپەرنی بوو لە کەرکووکەوە بگرە و تا هەولێر و تا جەپەکانی تری شێخان و دۆک و هەمووی ینی فەرمەندەکانی بەجێهێش بەڵام خود جەنابیان خۆی بڕیاری دا و چۆ لە سەحێلا کە تەنانەت چەند مانگ لە ژێر چادرێک بووە کە چووم سەردانم کرد بڕیاریدا خۆی لەوێ بوو کە سەرپەرستی ئەوە بکە و وعدی دا بوو کە ئەبێت تۆڵەیان بکرێتەوە و ئەبێر شنگار ئازاد بکرێت بۆیە بە پرۆسەکە بەگشتی ڕۆژ بە ڕۆژ بڕوا کە جاریوە هەبووە ینی کە بە سەردانیش چووم یان لەگەر برادرانی هێزەکانی پێشمەرگەی یان زێرەوانی کەلێ ینی جاریوە بۆ لەگەر ئامر فەوجێک ڕاستە و خۆ قسەیە کرد جەنابی سەرۆک کە بەو شێوەیە سەرپەرستی هەموو پرۆسەکەی کردووە ڕاستە و خۆ تا ئازادی تا بەڵێنەکەی بەجێهێنا و خودی شکەی شنگاریشی ڕزگارکردنی شنگال چەندی پێچووە خۆی وەکو پرۆسە خۆی شنگار وەکو لە حەڵقەی پێشتریش عەرزی جەنابتم کرد شنگار دوور بوو لەو شوێنانە کە هێڵی پێشمەرگەی لێ بوو تا چیای شنگار 80 کیلۆمەتری پێویست بوو و شوێنەکەش خۆ جەنابەزانی شۆفینی و ئەوانەی کە لەوێ مناوچەکە زۆر خەتەرناک بوو هەم نزیک بوو لە سووریا هەم وەکو عەقلیەتی کەونە بەعسی و شۆفینی و دژە کورد و بڵێن جیهادیست و ناوچەیەکی زۆر سەخت بوو یعنی ئەو هەموو لغم و تینتیە کە هەر لەوێ بە هەزارەهان تا پۆشەل دەکراوە اینجا هەمووی بە مەرحەلە بوو تەبی هەتا چوون تەنانەت ڕەبیعە ینی تا ڕەبیعە ئازاد کرا ینی باشێکی زۆر و شەهیدێکی زۆر ئازاد لە ڕێی شنگار بوو تەبی ینی تۆ ئەبێ لە ڕخەتی پێشمەرگە و ئەبێ بچی ڕەبیە ئازادکەی ئەو دەشتە هەمووی کەەوە عین فەرەس و حەسڵە و ناوچە هەمووی ئەبێتە ئەگەیتە شەرفەدین و ئەگەیتە چیای شنگار خەتەکە بکەیتەوە ئێنجا لە پشتەوە بڵێن بەرەو مووسڵ لە باشووری چیای شنگار ئێنجا شارۆچکەی شنگار دێ جەنابی فەرماندە بە نیسبەت کوبانیەوە
پێشمەرگە چۆن توانی بچێتە کۆبانێ تورکیا چۆن ڕێگەیە ینی ئەم بەناو تورکیا پێشمەرگە بچێ و ئاڵای کوردستان و بەم هەموو ینی خۆی یەک لە بڕیارە مێژوویەکانە بەڕاستی کە لە کوردستان دراوە ئەوەی کۆبانێ کە بەڕێز جەنابی سەرۆک موافقەتی پەرلەمانی وەرگرت و ئاسانیش نەبوو ینی ئەو دانوستاندنێت ماوەیەکی زۆری پێچوو تا قەناعەتیان بە دەوڵەتی تورکیا کرد ینی بەڕاستی جێگەی ڕێز و سوپاسە نابێت لە بیرکەین باشە و خراپە هەر کەسەکەوێ بەڵام سەرۆک ئەردۆغان ئەو کات دەورێکی سەرەکی هەبوو کە ڕێگەیدا چونکە ئاسان نەبوو تۆ بە تۆپ و دەبابە و جەبرخانەی پێشمەرگە سێ سنوور ببڕی و بچی بۆ کۆبانێ ینی بڵێن شتێکی مێژووی بووە دەورێکی سەرەکیشی هەبوو نەخێر ئەوە نەبوو بڵێن شتێکی ڕەمزی بوو قسە ئەکرێ من بڵێن قسەی خەڵکەکەم واقع چیاڵێ واقع ئەڵێ 137 گوند بە 20 ڕۆژ لەلایەن داعشەوە چۆل کرا ئەو برادرانە کە ئەڵێ ئێمە وامان کرد وامان کرد لە چیاشنگار هەر ئەو برادرانە بوون طبعاً ئێمە ناتوانین گلەی لە کەس بکەین کە کەس پێی خۆش نییە لەشکر بێ هەر کەسێک بێ بشکێ نەشکێ لەسەر هێزی هەر پارتێکی هەر ئایدۆلۆژیک بەڵام 137 گوندیان چۆل کرد بە ماوەی 2 هەفتە تا گەیشتە کۆبانێ لەوێ حەشادرابوون نەتوانی بشنە تورکیاش شارکەری ئاسان شەرکەری زیرەکن زۆریش قارەمان بوون بەڵام واقعەکە ئەوە بوو و هیچیان لە دەست نەما بوو ینی ئەو چەک و تەقەمەنی و هێزی تۆپخانە و هێزی پشتیوانی شارکەریان ما بووەکو شارکەر بەڵام ئەرزیان بەدەست نەما بوو ئەو تەقەمەنی و هێزی پشتیوانی کە بە بڕیاری قیادەی کوردستان و خودی جەنابی سەرۆک بارزانی موافقەتی تورکیاشی وەرگرت سێ سنووری بڕی بۆ یەکەم جار لە مێژوودا کورد شتێکی مێژووی تۆمار کرد بەڕاستی ئەوە بووە ئەو هێزە بوو کە ئێستاش ئەتوانم بڵێم ئەو ڕۆژە ئەوەی کە ئێستا هەیە ئەوە بوو سەبەبی کە ئەو کاتەی ئەو هێزانە ڕۆیشتنەوەی ئەو پێشمەرگانە پشگیریان کردن و تەقەمەنیشان بۆ بردن و هێزی پشتیوانیشیان بۆ کرد تا توانیان وردە بگەڕێنەوە شوێنەکانیان ئازاد کرد جەنابی فەرماندە مەسەلەی ڕزگارکردنی مووسڵ ناوی بنم نازانیا وێرانکردنی مووسڵ بەڕێزت خۆت ئەسکەریت باشترەی زانیت پێشمەرگە چ دەورێکی هەبوو لەم شەڕەیە هەر بەو سیلاحەوە ئایا عێراق سیلاحی دانێ یا هەر بە دەروێشایەتێکی خۆتان ینی شەڕەکەتان کرد وڵە هەر دەروێشایەتەکەی خۆمان بۆ بڵێنی پێشمەرگە و هاوکاری هاوپەیمانان تەبێ ئەو هێزی بڵێن هێزی هاوپەیمانان بە تایبەتی هێزی ئاسمانی کە لە مێژووی کووردا یەکەم جارە ئەڵێن ئێمە لە فڕۆکە نەترساوی لەگەڵ ئێمە بووە وەکو کورد وەکو پێشمەرگە شتێکی مێژووی بووە یەکەم جاریش بووە کە بە ئەفسەرانی GPSی خۆمان بڵێن هاوپەیمانانیش احتیمادیان کردەوە قەسفەکەش هەموو واکراوە ینی غەڵەتێکش نەکراوە هیچ ینی بە هەڵا بڵێن بەس غەربی مووسڵ هەر وێران کراوە بڵێ اینجا غەربی مووسڵ دوای دەوری ئێمە بڵێن پێشمەرگە لە مووسڵ ئەبی بڵێن لە باکوور و باکووری ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوە و تا تێتە مەحوەرێکی ئێمە دەوروبەری لە دەستی پێشمەرگە بووە دەوری ئێمە یەکەم جار کە جێیشی عێراقی گەڕاوەتەوە شوێنمان پێداون و لە مەحوەرێکی ئێمە لە گەرەسوور کەمپیان کرد بۆ حەسڵ ئەمە ماوەیەکی زۆری دەوێ و چەند هاوکاریمان کردن و چۆن بۆ خۆیان ئەزانن و باسیشی یەکەن دەوری پێشمەرگە ئێمە هێزە وەکو شار وەکو شاری مووسڵ بەشدار نەبووین و مافمان هەبوو تەبێ گوتیان ڕۆژهەڵاتی مووسڵ لە ڕۆژهەڵات و لە باشووری ڕۆژهەڵات و لە باکوور و لە باکووری ڕۆژوانی لە شنگارەوە بگرە تاکو دێتەوە منطقەی زەی گەورە و نەمرود ئەوانە هەمووی کە پێشمەرگە تەبی کە 3 ساڵ بەدەستی تێڕوستانی داعش بووە یەکەم هێڵ گرنگە یەکەم خەتی ئەمامی جەبهەکە گرنگ بوو چونکە هەمووی کرابوو بە تونێل هەمووی بە TNT کرابوو هەمووی ئەلغام و ئەمەیان زۆر سەخت بوو بۆ عێراق ئەتوانم بڵێم ئەو هێرشانەی کە پێشمەرگە کردی معنەویەتێکی زۆرتریشی بە هێزی عێراقی دۆچکە بەو جەبڵخانە بۆ هەموو چەکەی هەیە بە ئیمکانیەتی خۆمان تەنانەت لە مەحوەرێکی ئێمەش کە پەڕینەوە گوندەکان یەکەم جاریش بوو بچینە گوندە عەرەبەکان بەڵام بە ئیتیفاق لەگەڵ عێراق بۆیان ئازادکەن لە زێ پەڕینەوە لە مەحوەری بڵێن 6 و مەحوەری 7 و خازر و تەنانەت هەر هەموو مەحوەرەکان تا مەحوەری 8 خەتە ئەمامیەکانمان هەندێک شوێن هەبوو تا 15 کیلومتر ئێمە ڕۆیشتی ئەوی تر ئیتفاقەکە وا بوو کە هەر شوێنێک لەو خەتەوە بەولەوە بچێ پێشمەرگە عێراق بۆ هەر کاتێک بڵێ بگەڕێەوە بژگەلەوە کەم نی خۆی خودی بیدایەتیش کە گەر پێشمەرگە نەبوو شەڕی پێشمەرگە نەبووە داعش ناوەستا بەڵام لە هاوکاری جێیشی عێراقی وەکو باسم کرد ئەو هێڵە ئەمامیانەی کە زۆر گرنگ بوون ئەو 2-3 کیلومترەی کە لە پێشەوە بووە ئەوەی لە هەمووی سەختتر ئەوە بوو تەبێ هەمووی تونێل بوو هەمووی بۆم ڕێژکرا و TNT ڕێژکرا و ئەمە زۆر سەخت بوو کە بیبڕن یەکەم بڵێن یەکەم هێڵی بەرگری داعش
ئەوە هەموو پێشمەرگەشکاندی شوێنی وابوو تا 15 کیلومتر شوێنی بە گەورەی ئیتفاق و شوێنانە کە بڵێن بۆ تەختای ڕوا شوێنی وا بۆ 5 کیلومتر 10 کیلومتر لە هەموو محوەرەکانی 8 و 7 و 6 پێکەوە هێرشمان کرد و هێلەکانمانشکان ئەوە بوو بۆ ئاسانکاریەکی زۆر بۆ جەیشی عێراقی کە ئەو کات بچێ و ئەو حەشدی شعبی و CTS و کە لە دوای ئەوە بەردەوامیان کرد و چون شاری مووسڵیان ئازاد کرد بەڵام بەداخەوە خۆتەکەیان وابوو پشتی شارەکان نەکردبووە کۆریدۆرێک کە داعش لەوێ ڕابکە و بکوژرێن دان خستە و بۆیە ئەوەش بووە هۆکارێک خۆتایەکی باش نەبوو بەڕای من زۆرجە لە مناقشات بینی خوانێ مە بەشدار نەبوون بەڵام پێم گوتن ئەمە چۆنە ئەکرێ ینی دابخەن هەمووی وێرانە بێ و مەدەنیشە کوژرێ و زیاتریش تەرەفی شەهیدی زیاترەدا بەڵام بوو بێلەوەی کە وێران ئەجا گوتی خۆتەکەی مەوە جێبەجێ ئەکەن اینجا چۆن کێ بڕیاری دابوو چۆن ئەبێ وابێ بەڵام لە ناحیانی لە علمی عسکەری بەڕای من هەلایەکی گەورە بوو ڕێگەی بکەیتەوە ڕێگەی بەعاج ئەوانش ئاسان بوو دەشت بوو چ بۆ هاوپەیمانان و بە هەلیکۆپتەر و تایارە چ بوو جێیشی عێراقیش ئەوەی دەرەچوو وازەح بوو چەکدارە و داعشە هەر بەدەستیشە گیران بەڵام خۆتەکەیان وادانە بوو هۆکارەکەی چ بوو نازانم ئەوەش بوو بۆ هۆی ئەوە کە شارەکەش وێران بوو خەڵکی مەدەنی زیاتر کوژرا و لایەنی عێراقیش بڵێن جێیش و حەشدی شەهیدی زۆرتریدا باشە بۆچی لە پێشە حەویجە ڕزگار نەکرا ئەنجا چونکە حەویجە لە سەر ڕێ حەویجار لە بدایەتە بڕئیم ئەوە بەنی حەویجان بەجێشت و شوێنەکە غەڵەت بوو تەبیعی ناحیە عسکەری تۆ ئەبێ مەرحلە خاوێنکەی پشتە تەمین بی کەس ناچێت لێ بسوڕێتەوە من ڕێم ئەوە خۆم ینی زۆر جار ئەڵێن لە دوای ڕفراندۆم کە ئەوەی ئۆکتۆبەر ڕوویداوانە بەڵام پلانەکە پێشتر هەبووە و حەویجەش بۆیە تەخیر بوو حەویجان بەجێشت بوو بۆ ئەوەی زیاتر ئیمکانیەتیان هەبێ دەستیان واڵا بێ مووسڵ تەواو بێ و ئەنجاوەکو حجەیە کە دێنە حەویجە و کەرکووکەکەش بکرێت پێت وایە ئەگەر ڕفراندۆمیش نەبووە هەر پەلاماری کەرکووکیانە ئەجا باش هیچ ڕێکەوتنێک نەبوو لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لەبارەی کەرکووک ڕێکەوتنەکە دەستور مادەی 140 دانەوە کە زۆر وازەحا و جێبەجێ بکرێ عێراق جێبەجێ نەکرد کە دوایەوە داعش هات و پێشمەرگە لە ناچاریەوە چوو شوێنەکانی گرت و ئەبێ ڕفراندۆم کراوە ڕفراندۆم لەسەر کەرکووک کراوە خەڵکەکە ڕێیان دابە ئەمێنەوە لەگەر هەرێمە بنیۆ لەگەڵ عێراق وەکو هەر شارێکی تر کە ئێستاش ئەڵێم یعنی خۆ ئەوە نییە کە دابڕێ لە عێراق نامێنێتەوە ینی هۆکارەکەی جێبەجێ نەکردنی ئەوەیە دەیانەوەی کێشە دروستکرد مەجموعەیەک ئەگەنە هۆکاری نییە ئێستا ئێمە ئەو محوەرەی ئێمە لین چەند گوندێکی عەرەب نشینی کۆنی لێر لە کۆنەوە لێرن نزیکەی 25,000 نفوسیانە ئەتوانم بڵێم تەنها عەرەبی سنن لە عێراق کە دەربەدەر نەکراوە هیچیان بەسەر ناوتەوە بە کەرامەتەوە ژیاون تەنها ئەوانن کە لێرن لە کوردستانیشن لە هەرێمی کوردستانیشن ئێخۆوە کە سبەینێ دوایش خەڵکەکە بڕیارەدا مادەی 140 وازەحە مەراحلەکەی دیارە دوای ئەوەش ڕفراندۆم خەڵکەکە بڕیارە دەکا کە ئەتەوێ لەسەر هەرێم بیان ئەتەوێت لەسەر حکوومەتی فدرالی باغدابی خۆ شتێکی ئەوەی نیە بەڵام جێبەجێ نەکردنی هۆکاری ئەوەی ئەنێ هەر وەختێ بیانێ ئاژاوە بنێنەوە وەکو ئێستا کە خەڵکانێکی ناحەزە ناوێنێ عێراق استقرار بێ بەڕاستی ئەگەر ئێوەش کە جێبەجێ کرا خۆ مادەی 140 جێبەجێ کرا ئەبێت هیچ نەبوو ینی پێشمەرگە پاراستی بۆی داعش نەیە ئەو کێلگە نەوتیەکان و هەمووی تێک بدا چاوەڕێ بۆ بێ ڕفراندۆم کراوە ئەم لایەن ئەولا ئاسان بوو پێویستی بە شەڕ ناکرد بەڵام ئیتر ڕفراندۆمەکەی کوردستان کرا ئەوان کرد بە حەجەیەک زۆر سوپاس دەکەین بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی دیدارمان لەگەڵ زۆر بەڕێز لیوا سیروان بارزانانی تا میوانێکی تر و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ